ساڵتان لەبێ بەیانیتان بەیانی باش سۆبان باشتر خۆشحاڵین ئەم بەیانیەش لەگەڵتانین بە هیوای بتوانین ئەم بەیانیە کەشێکی باش و جوانتان بۆ ئامادە بکەین و ئەو بابەتانەی کە ئامادەمان کردو و پێشکەشتانی دەکەین ئەو بابەتانە بن کە ئێوە بە دوای دەگەڕێن تێکەڵاویەکی باش لە نێوان بابەتەکان هەیە بوارە جیاوازەکانی لە خۆ گرتووە بێگومان ئەگەر لەگەڵمان بمێنەوە بابەتێکی هەر تێدایە بۆ ئێوە دەبێ هەندێک بابەتی کۆمەڵایەتی زۆر جوان و سەرنجڕاکێشیش هەیە. بەڵێ سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بە هیوای باشترینەکان بۆ ئێوەی بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24 بێگومان وایە ئێمە هیچ چین و توێژێک لە یاد ناکەین لە پرۆگراممان جەختەخەینە سەر تەواوی چین و تۆژەکان بە هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیەە بە هەموو ئەو ڕۆژە جیهانیانەی کە گرنگە بۆ تەواوی چین و تۆژەکانی کۆمەڵگای کوردی و جگە لەوەش هەوڵی ئەوە ئەدەین کە ڕۆژ بە ڕۆژ ئاستی وشیاری بینەرانی ئێمە لە هەموو بوارەکانەوە ئەوی بە ئێمە بکرێت ئەگەر هەنگاوێکیش بێت بەرەو پێشەوەی ببین. هیوای هەمیشە باشیتان بۆ ئەو خوازین لەگەڵمان بن بۆی بزانین ناوەڕۆکی پرۆگرام ئەم بەیانیە چی تێدایە و کێ ئەتوانێت سوودمەند بێلی. لە کەرکووک پێشانگایەکی کتێبی 500 ناونیشانی بۆ قوتابیان کرایەوە. کوردستان 24 چیرۆکی یاریزانێکی جیاوازی یانەیە ئاکرێ دەگەڕێتەوە کە لە یەک کاتدا یاریزانە و پێشنوێژ و وتاربێژی مزگەوتیش. گروپێکی گەشتیاری ئیسپانی سەردانی لالش دەکەن. هەکار زۆربەی ئەو بابەتانەی کە لە پرۆگرامی بەیانی 24 ئامادە دەکرێت بۆ بینەران ئەوەیە کە ئێمە هەوڵی ئەوە ئەدەین ئەوەی کە کولتوری باشە ئەوەی کە ڕەفتاری باشە ئەوەی کە کردداری باشە ئێمە لە پرۆگراممانە باسی بکەین بیهێنین بیکەینە نمونە نیشانی بینەرانمانی بدەین بڵین ببینن کوردستان ئاوها ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بە هەنگاو لە هەموو بارێک لە هەموو بارودۆخێک بەرەو پێشەوە ئەچێت. جا گرنگترینی ئەو بابەتانەش هەمیشە گرنگیمان پێداوە بابەتە هوەری ئەدەبی کولتوری مێژووی تەواوی هەموو بابەتەکان گرنگیمان پێداوە. جا کاری ڕاگەاندن لە پاڵ گەیاندنی هەواڵ هەندێک جار ئاراستەکردنی کۆمەلگاشە بە ڕێڕاستەکە بابەتە ئەدەبیەکان بەلای ئێمەوە بابەتە گرنگ و سەرنجڕاکێشەکەیە لە قوتابخانەی ناوەندی زانکۆی کچان لە کەرکووک پێشانگایەکی کتێب کرایەوە کە زیاتر لە 500 ناونیشانی لە خۆ گرتبوو بڕیارە ئەم پێشانگایە بۆ ماوەی هەفتەیەکیش بەردەوام بێت. جا مامۆستا و قوتابیانی قوتابخانەکە پێشانگاکە بە هەنگاوێکی گرنگ دەزانن و دەڵێن کە خوێندنەوەی کتێب دنیابینیمان دەگۆڕێ بیرکردنەوەمان فراوانترەکات ئێمەش لە پرۆگراممانەوە وەکو ڕاپۆرتێک ئاماژەمان پێکردو بۆی ببینن کە لە هەموو کاتێکدا ئێمە گەنجەکانمان حەزیان لە خوێندنەوەی و لەگەڵ کتێبە لە ئاشتەوایین دایمە. ئەمە هەنگاوێکی زۆر گرینگە بۆی ئێمە خۆمان فێرکەین و هەروە قوتابیەکانشمان فێر بن و بوار بدەن و زیاتر گرنگی و بایەخش بدەن بە کتێب خوێندنەوە لەبەرەوەی سەر لەم سەردەمەیە بەڕاستی ئەم تەکنۆلۆژیای وای لە خوێنەر کردویان با بڵین وای لە قوتابیان و تا بگرە مامۆستایانیش کردووە کەم بەلای خوێندنەوە یاسن ئەمنەوە ئەم جۆرە هەنگاوانە پاڵپشتیەکە و ئەم جۆرە هەنگاوانە هەنگاوی باشە بۆ زیاتر فێربوون و بۆ زیاتر خۆ تەسقیفکردن. دیارە ئێمە هەموو ساڵێک بە ئامانجێکی جیاوازەوە ئەم ساڵش زیاتر لە 500 ناونیشان لێرە لەم پێشەنگایە بەشداری پێکراوە. ئەم ساڵ زیاتر ئەمانەوێ جارێکی تر قوتابیان و خوێنکاران لەگەڵ کتێبە ئاشکەینەوە بەکردنەوەی پێشبڕکێ لەسەر بابەتێک یاخود لەسەر کتێبێک لە نێو قوتابخانەکانە هەر کەسێ توانی لەو پێشبڕکێیەدا کە ئەو کتێبە دەخوێنێتەوە بە جوانترین شێواز سیمینارێک ئەنجام بدا بۆ ئێمە لەلایەن ئێمەوە دیاری پێبەخشێ.
ئاماجمان ئەوەیە کە ئەم قوتابیانە کە بزانن کتاب هەیە کە بزانن خوێندن هەیە چکە بەڕاستی ئیستا تەلەبەی ئیستا قوتابی ئیستا بە شکلێکی گەشتی دوور کەوتۆتەوە لە کتێب و کتێب خوێندنەوە بۆ بۆنەی ئەم مۆبایلە و تەسیری کردووە لەسەر ئەو تەلەبانە لەسەر خوێندنیان لەسەر زمانیان یعنی ئێمە کە وەکو مەکتەبێک وەکو قوتابخانەیەک ئەبینین ئەو تەلەبانە کە چەندێ تەسیری لێیان کردووە لەلایەنی بیرکردنەوەیان. من وەکو قوتابیەک جگە لەوەی کە وانەکانم ئەخوێنم لە قوتابخانە کتێبیش ئەخوێنمەوە کتێبی دەرەکیش ئەخوێنم و سوودێکی باشی هەیە و کتێب هاوڕێی مرۆڤە ئەمڕۆ چەند کتێبێکم کڕیوە و دڵنیام کە سوودی باشی لێ ئەبین و داواکاریشم لە قوتابیان دوورکەونەوە لە تەکنۆلۆژیا و مۆبایل و کتێب بکەنە هاوڕێی ژیانیان. من وەکو قوتابیەکی زانکۆی کچان دەمەوێت بڵێم کەوا هاوڕێکانم هەر کتێب بخوێنەوە وەکو منە لە مناڵەوە خولیایەکی زۆرمە لەسەر کتێب خوێندنەوە دەمەوێت هاوڕەکانیشم وەکو من کتێب خوێنەوە دوورکەونەوە لە ئامێرە تەکنۆلۆژیاکان. ئەم بابەتە بابەتێکی سەرنجڕاکێشە کە باس لە یاریزانێک دەکەین ئەم یاریزانە ناوی ئەرکان منسوورە یاریزان یانێ ئاکرەیە و یەکێکە لە یاریزان و زۆر باشەکانی تیپەکە لە یەک کات دەجگەی لەوە یاریزانە و ئاسێکی باش پێشکەش دەکات پێشنێژ و گوتارخوێنی مزگەوتی گوندەکەیەشیتی زۆر جار دەیبینم کاتێک کە گەشتیان هەیە با بڵن یاریەکەیان لە دەرەوەی ئاکرەیە لە ڕێگا بۆ یاریزانەکان وتار دەدا دەڕووی دەرونیەوە یارمەتی دەریان دەبێت. باشە اینجا سەرڕای ئەوە توانیوێتی کە هەموو ئەمانە ینی بۆلاوە بنێت و نهێڵێت یەکشت بە سەرقاڵی بکات چێتە سەر بابەتێکی دیکەش ئەوش ئەوەیە کە وزە و توانای ئاستێکی باشی لەیانەکەی لە خولی نایابی کوردستانیش پێشکەش کردووە و جگە لەوە وتاربێژیشە ئەمەش لەم راپۆرتە ئاماژەمان بە کەمێک لە ژیانی کردووە پێکەوە بینەرەبین. لە ناوە گوندی ئەو مەلایە مزگەفتەیە دە ئالیەکی دا بانگدان و ئەد ئالیەکی دیدا پێشنوێژی ئەرکان خەلکی گوندێ تۆبزاوە ژووریە لە ناحیا ڕوویە القەزا باردەڕەشوو ئەت ئێک دەمیدا ئەو سێ ئەرکان جێبەجێتکەتن کو ji bilî melatiyê yarizanê topapêye û قوتابیە زانکویەیە. لایەنێ دینی بەڕاستی شۆلا من و ئیشا من مەلایەتیە و مەلایەتی یەکەم و واعیزە و خوتبە ئەدەم و پێشنوێژی و بانگدانیش ئەکەین زۆر جارە. لە پشتی بجهگەهاندنا ئەرکێ ئاینی دەوێت ئەو لە ترۆمبێلا خۆ سیار ببیتن و بەرەف ڕاهێنانن یاریزانیەوە بچیتن. ئەرکان یاریزانێکی سەرەکیە ئەت ناو پێکاتی یانا ئاکرێدا و لە ناو وان یاریزانان بناسناوێ مەلا ئەت هێتە بانگکردن و وەکە دە دیارکردن یاریزان بەڕاهێنەر بە گەلەکی ئەت گەلدات هاریکارن. لە پشتی کارێ مەلاتیە و وەعزە خوێنم لە نادیێشدا یاریزانێ یانێمە و بە ئەساسی لە تشکیلە ئەساسی لە عبێکەم و بەڕاستی ڕاهێنەر و دەستە یاریزانانە هەمیە gelek harîkarin te ger min heta pêbistim ew mustewayê baş qedim bikim. Kesên wek erkanî renge ku nafyariya topa pêda her nebin yan gelekit kêm bin lê weke ew de diyarkirin melatî bi hîç rengekî pêşiya wî da nebûye rêgir belku berûva jî. Karê melatî parastî bi hiç şêwazekî rêgir niye li encamdana yarîkirdinê. Çunke bilekis zarwa hey be sebebî دینی و ئاینیە و کاری مەلاتیە زۆر جارەتە ناو یاریزانە و برادری خۆشیرەتی دینیە وان دکەم. کو ئەگەرچە مەلاتی و یاریزانی دوو تشتên li hev cudana lê weke ku erkanet de diyarkirin bi rêya melatiyê ew yê bûye xwedanê derûnekê aram û hin caran jî şîretkarekê ayinî et nava van yarizanان da. Li dervey gundî û yarîgehan heta di navtevî geştên yanê da erkan ji bo yarîzanan mela û gutarxîne ku ev henê helwîstekê kêm wêneye û ji bilî vê çendê hemyê ku ew qutabiye jî li beşa zimanê erebî
زانکویا آکره آری حسین کردستان 24 آکره بە خۆشحاڵیەوە چەندین ساڵات توانین بڵێن کە لە هەرێمی کوردستان شێوازێکی جیاواز هەیە لە گەشتیاریکردن. پێشتر خەڵکی کوردستان بۆ گەشتیاری سەردانی وڵاتانی دراوسێ وڵاتانی دەرەوەیان ئەکرد، بەڵام ئێستا پێچەوانە بۆتەوە لە وڵاتانی دەرەوە سەردانی هەرێمی کوردستان ئەکرێت. کوردستان وەکو ناوەندێکی گەشتیاری دەبینرێت. ئەو کولتورە جوانەی کە لە هەرێمی کوردستان هەیە، ئەو پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستان هەیە وای کردووە کە خەڵکی وڵاتانی ئەوروپی و ئەمریکی جگە لە وڵاتانی دراوسێش سەردانی هەرێمی کوردستان بکەن. جا لە ساڵی نوێ یەکەم گروپی گەشتیاری لە وڵاتی ئیسپانیاوە سەردانی دهۆکیان کرد و دواتریش چوونەتە لالش. گروپەکە دیارەکە خۆشحاڵ دیارن بە سەردانەکان و ستایشی کارەکانی حکوومەت هەرێمی کوردستانیان کرد لە خزمەتکردنی شوێنە گەشتیارەکان. بیست گەشتیارین ئیسپانیاک و هەریەک ژۆن لە بوارێکی جوداجودادا کار دکا سەردانا لاڵشکردنا. دیمەنێن جوان و بالکێش دبینن. هەندێک شوان چەندین ساڵ بوون دەخواستن قەستە هەرێما کوردستانێ بکن و جهێن کەفنار یان هەموو پێکهاتن کوردستانێ ببینن. نحن من إسبانيا من محافظة مدريد محافظات أمج إسبانياش مدريد هاتينا أبديتنا لالش كيف خوش بوين أبراستي ما ديمان وسط جوان نديتنا أفا جهيكي آيني وديروكيا بشتي لالش أم دي سردانا چندين جهنديك عين أفا بلانا مايا يعني تاريخي مثل هيدا. I like the Kurdistan people because از گلک حش کردستانی و خلک کردستانی دکم جبر کو برین ها من سردانا کردستانا ایران و آذربایجان کریا وی دمی مدگل چند کسک آخفت لکردستانی بری چندین سالان بو از گلک حش وی ولات قهرمان دکم خلک کردستانی بهز و شیان و شری پاراستنا راستی و آخا خود کن. This, you know what I mean? People with much energy and لسالا بوری دا 10 گروپین دن قصدا پارێزگا دۆکێ کردبوون. ئەف گروپێ بیانی دوێ ساڵێدا یەکەم گروپە گەشت و گوزارێ پلانێک هەیە ڕێژێ بەتر بکە و دیسانژی بەتری گرنگیە بە هەموو جێن ئاین و کەفنار بدا ji bo ku گەشتاوان بکن. ئەڤ گروپ ئیسپانی هاتینە سەردانی لالشکرینە بڕاستی شێخان گەلێک جهێک زەنگینە بە جهێن گەشت و گوزاری و کەفناری و ئاینی لارش یەکش لە جیهانە ئەوێت ئاینیە و تڤ ئەم گرنگی پێ بدەین وەکی گەشتە گوزارە شێخان کا خەڵکی زۆر قەستە فێری بکات. گرنگیدانە حکوومەتە هەرێما کوردستانێ بجێن ئاین و کەفناریە نێزدیان دەنگڤەدانەکە جیهانی پەیدا کریە و بوویە جێ گەشتیار و نویسەر و کەسێ دنجی ji dervê herêma Kurdistanê bihên serdانê bikin. Kevnatî û pîroziya lalişê wisa kiriya rojana ji tevaya cîhanê qesta wê bikin û bizanibin nasnama û dîroka wê jî çi ye. Ên ku serdan jî kirin geleka şwan li ser mêjoya lalişê lê welatê xwe nivîsandiye. Marşingalî Kurdistan 24 Peristgeha Laliş. هیچ کاتێک سۆڤان مرۆڤەکان هەموو شتەکان بەیەکەوە لەدەست نادەن زۆر جار خودای گەورە بە شتێک تاقیید دەکاتەوە بەڵام قەرەبووی زۆر زیاتر بۆ دەکاتەوە توانە و هێزێکی لە ڕاددەبەدەرت پێ دەبەخشێ وا دەکا ببی بە نمونەیەکی زۆر جوان بۆ کۆمەڵگا نمونەی هێز نمونەی خۆراگری هەموو ئەمانە لە کەسێکدا شوێنی دەبێتەوە ئەمە ڕێک پێناسێکی دروستە بۆ ئەو کەسە زیرەکانەی کە نابینان ڕۆژی جیهانی نووسینی برایل نووسینی زبر یاخود تایبەتە بە نابینایان و بابەتێکی زۆر گرنگە ئەمە هۆکارێکە بۆ خوێندنەوەیان بۆ پێگەیشتنیان بۆ ئیدامەدان بە بەدەستێنانی بڕوانامەی زیاتر. بەڵێ جا ئەم ڕۆژە لا ڕۆژی لەدایکبوونی لوێ برایلەوە وەرگیراوە کە ئەتوانی بڵێن 200 ساڵ ئەبێت کە ئەم نووسینە هەیە و لە ڕۆژی لەدایکبوونی ئەو کەسەی کە توانی ببێتە ڕووناکی هەم بۆ خۆی هەم بۆ ئەو کەسانەی کە نابینان لەو ڕێگەیەوە بتوانن کۆنتاکتێ بکەن لەگەڵ بەرامبەرەکەیان و بەو شێوەی بتوان ئەوەی کە لە هزری خۆیانە بیخەنە سەر لاپەڕەیەک و یاخود ئەوەی کە لە ناخی خۆیانە
بیهێنە سەر لاپەڕێک و گفتوگۆ لەسەر ئەو بابەتانەی پێ بکرێت و خوێندنی لەسەر بکرێت هەموو ئەمانە بە نووسینی برایل ئەکرێت و دەمانەوێت گفتوگوی زیاتر لەسەر ئەم نووسینە بکەین ئەم ڕۆژە بکەین پیرۆزبایی ئەم ڕۆژە لە نابینانی هەرمی کوردستان بکەین لەگەڵ دکتۆر حەسەن یوسف و کە بەڕێوبەری پەیمانگای ڕووناکی نابینانی هەولێرە و هەروەها خاتوم مەڕوە یوسفەکەین کە ئەویش هەر قوتابیە لێرە ئامادەیە لەگەڵمانە بەخێرهاتنی هەردووکتانەکەین بەیانێکی پڕ لە خۆشی و لە شادی لە تەندروستی زۆر بەخێر بێن و بەیانیتان باش بێ بەیانیەوە و تەواوی بینەرانی کەناڵی 24 باش هیوادارم هەمیشە سەرکەوت و پێشەنگ بن. زۆر سپاس دکتۆر لەوە دەست پێ بکەین گرنگی نووسینی برایل و باسێک لە مێژووی ئەم نووسینەش بکەین لە کوردستان لە کەیەوە هەیە چەند کەسی دیکە لە ڕابردوو وەکو بەڕێز توانیوەتی لە ڕێی ئەم نووسینەوە بڕوانامەی بەرز بەدەستبێنێت. دیارە نووسینی برایل دەبێ بگەڕێنەوە مێژووی لە دایکبوونی لیویس برایل کە لە 4 یەکی 1909 لەدایک بووە لە فەڕەنسا. وەک دەزاندرێ بیدایەت یان لە سەرەتا کەسێکی ئاسایی بۆ لای باوکی کاری کردووە کە باوکی با بڵێن کورتان دوور بووە خەریکی ئەوە بوونە لەگەڵ دەستکاریکردنی بوو بەکارهێنانی ئەو شوژنە کە باوکی کورتانەکانی ئاژەڵشتی پێدەدووری بە چاوی دەکەوێت چاوێکی لە دەست دەدا دواتر وردە و نەخۆشە دەگوازێتەوە چاوەکەیت کەش و نابینا دەبێت. لیویس برایل ئەو شەفرەیە یان ئەو خاڵانەی کە لە 6 خاڵ پێک دێ بۆ ڕێنووسی تایبەت بە نابینایان دروستی کرد سوودی لە شەفرەی با بڵێن سەربازی فەڕەنسی وەرگرت کە ئەو کات 12 خاڵ بوو بەڵام ئەو بە پێی ممارەسەی خۆی توانی کەمی کاتەوە بۆ 6 خاڵ بۆەوەی کارەکە ئاسانتر بێ بۆ خوێندنەوە نووسینی تایبەت بە نابینیان. ینی دکتۆر پێشتر ئەو نووسینەی کە ئەکرا بۆ نمونە سیلاپەڕە بەقە کتێبێکی گەورە ئەنووسرا چونکە گەورە بوو دواتر ئەم کاری لەسەر کرد وردی کردەوە وردی کردەوە بۆ 6 خاڵ گەورەترین پیتمان یان هەموو پیتەکانی زمانەکانی جیهان لە 6 خاڵدا دەنووسرێ بە کەمکردنەوەی هەر خاڵێک لە ڕیزبەندی ئەو 6 خاڵە پیتێکەکە لێ دروست دەبێت. زیاتر نزیکی کەمەوە لە زەهنی جەنابتان و بینەران وەکو 6 خاڵی یاری دۆمینە یەکەم جار 12 خاڵ بووە واتە وەکو 2-6 پاشان لیویس برایل کردی بە 6 خاڵ 6 خاڵەکانی 3 خاڵ لای چەپە و 3 خاڵ لای ڕاستە بۆ ئەو 6 خاڵش ڕقەمی دانایە بۆ نمونە لە 3 خاڵ لای چەپ دەگوتری 1 و 2 3 لەوەی ڕاست 4 و 5 و 6 بەکەمکردنەوەی هەر یەک لەو خاڵانە پیتێکی لێ دروست دەبێت. بەردەوامی دەدێنە بەو مێژوەی کە لیویس برایل ساڵی 1839 ئەو داهێنانەی داهێنا بەڵام سەرەتا وەرنەگیرا چونکە ئەو لە پەیمانگای نابینانی پاریس دەیخوێن زۆر بایەخی پێ نەدرا پاش کۆچی دواییکردن و مردنی 14 ساڵ دوای ئەوە لە وڵاتی فەڕەنسا تەڵان لە ساڵی 1852 کۆچی دوایی کرد 14 ساڵ دوای ئەوە لە 1966 لە فەڕەنسا دانی پێدانرا وەک ڕێنووسێکی تایبەت بە نابینایان 21 ساڵ دواتر یعنی واتە 21 ساڵ دوای مردنی 1972 ئەمریکا دانی پێدانە و کردە ڕێنووسی تایبەت بە نابینایانی وڵاتی خۆی و 30 ساڵ دوای مردنی 1982 بەریتانیا دانی پێدانا هەر لە سەرەتایان با بڵێن سەرەتای سەدەی 19 لە وڵاتانی ئەوروپا بڵاو بووە تا ناوەڕاستی سەدەی 20ەم گەیشتە وڵاتانی عەرەبی خۆشبەختانە لە 1970 لەگەڵ دامەزراندنی پەیمانگای ڕووناکی نابینایانی هەولێر گەیشتە هەولێر و کوردستان. زۆر باش هەر ئاوادان بێ کوردستان و نابینانیش هەر لەبەرەوە پێشچوون دابن مەڕوا خان با پرسیاری لە تۆش بکەین زۆر بەخێر بێ ماشەڵڵا منداڵێکیژی کەڵە و جوان و عاقڵ و لەو کاتەوەی کە هاتووی دەتبینم مەڕوا ئەم نووسینەمان بۆ باس کە تۆ وەکو قوتابیەکی زیرەک گرنگی چییە و چۆن بە ئاسانی فێر بووی بۆمان باس کە چۆن فێر بووی ینی بەگشتی. من سەرەتا دایک و باوکم یارمەتیان داوم لە پۆلی یەکەوە لە پەیمانگای ڕووناکی نابینایانم ئێستاش پۆلی حوتم لە پەیمانگای نابینایان زۆر بە ئاسانی فێر دەبی و بەهۆی دایک و باوک تۆ زیاتر فێر دەبی پیتەکانیشی زۆر ئاسانە. ئەی ئافرین ئەجا شتێکی زۆر گرنگ هەیە لە مەڕوە باوەتان پێ بڵێن مەڕوە تەنیا خۆی قوتابی نییە مەڕوە
هەوڵی ئەوە ئەدات منهەجە خوێندنەکەی خۆی وانەکانی خۆی بکاتەوە بە نووسینی برایل بۆ هاوڕێکانی ینی جگەلەوەی کە خۆی قوتابیە خۆی ئەرکێکی تریشی خسۆتە سەر ئەستە و شانی خۆی جا مەڕوە باسیۆن بۆ بکەوەی کە لە بەردەستایە و ئامێری بەڵێ ئەوە کتێبێکەکە مەڕوە نووسیوێتەوە و دەستەکانی خۆشێت بینایان با بڵێن پرۆگرامی خوێندنمان لە وەزارەتی پەروەردەوە وەردەگرین ئەگەرچی بە خۆمان میلاکمانستە بە وەزارەتی کارە کەواتە دەبێ بڵێن ئەو پرۆگرامانە کە لە پەروەردە دەخوێندن لای ئێمەش دەخوێندن لەگەڵ هەندێک تایبەتمەندی جیاواز وەکو وانەی چاپی بڕایل و گۆچان و ئەوانە ئەوجا ئەو کتێبێک کە مەڕوەخان چاپی کردێ بە بڕایل هەمان پرۆگرامی خوێندنی چاوساغانە مەڕوەخان چاپی کرد بۆ هاوڕێکانی خۆی مەڕوە با باسیەوەمان بکە مەڕوە چۆن بوو بیرت کردەوە کە ئەو کتێبانە یاخود ئەو وانانێکی هی چاوساغانە تۆ ببینیستیتەوە بیکەی بە کتێبێکی برایل بۆ هاوڕێکانت و بۆ هاوتەمەنەکانت کە وەکو خۆتن بەخۆم حەزم لێ بوو یعنی چەندەها ساڵ هەر حەز دەکەم ئەو کتێبانە بنووسمەوە بۆیە حەزم کرد ئەو کتێبانە بنووسمەوە دەستەکانت خۆش دەمە یەک شت پێ بڵێم بەر لەوە هەندێک پرسیاری کە لە دکتۆر حەسەن بکەین حەز دەکەم مەڕوا شتێکمان بۆ بخوێنێت و ئاسایی مەڕوا ئەوە پێ بدەم شتێکمان بۆ بخوێنیەوە بتوانێت کتێبەکەت پێ بدەم مەڕوا خان ئەوە کتێبەکە لە عنوانی کتێبەکە هەر لە بابەتە کەیف خۆتە بیخوێنەوە یعنی بە کەیف خۆم دەتوان بە کەیفی خۆت بە ئارەزوی خۆت کامە حەز دەکەی ئەومان بۆ بخوێنەوە سەرەتا لەو کتابێ دەرێ نووسەری بەڕێز مەڕوە یوسف عەزیز ئەم کتێبە بە تەنیا لە ماڵەوە دروست کردووە لاپەڕی یەکەم کتێبە لاپەڕی یەکەم بەڵێ ئەو لاپەڕی بڕۆ بزانین لاپەڕی دووەم چییە ڕێزمان و ئەدەبی کوردی بۆ پۆلی حوتەمی بنەڕەتی ئەی دەستەکانت وەرزی یەکەم طبعا ئەو ڕێنووسە ئەکیت وەکو هەر ڕێنووسەچی دیکە بێکەم و کورتی بێگرفت نییە یەک لە گرفتەکانی ئەو ڕێنووسەی ئەوەیە کە ئەگەر کتێبەکە وەکو هەڵگرتنی کتێبخانە هەڵنەگیرێ نووسینەکەی دەسڕێتەوە لەبەر ئەوە بارزە بە شێوازێک دەنووسێ قەڵەمەکە وەکو بزمار وایە وەڵەخێ وەکو ئەشیعە وایە کە دادگەر لەو دی نقطەکانی بەرز دەبتەوە ئەگەر وەکو کتێبی کتێبخانە هەڵنەگیرێ ئەکید زەختی دەکەوتە سەر نقطەکانی چاڵک دەبتە پڕ دەبتەوە چاڵەکان زیاتر لە کتێبی ئاسایی پارێزگاری لێ دەبی بە شێوەی کتێبخانەی هەڵبژێردە ڕۆژ دەبتەوە مەڕوە گیان چەندێکت پێچووە تاوەکو توانی تەواوی بکەی بۆ نمونە بە چەند ساڵیان مانگ چۆنی بوو تاواکردنەکەی یعنی زۆر زوو تاوام کرد تقریبی بە 3 مانگ ئەی ئافرین ئەی ئافرین باشە من حەزەکەم بخوێنێتەوە زیاترنا پێم خۆشە لۆ نووسینتان لۆنەکە ئەوشمان پێ خۆشە بەڵام یەک دێڕیترمان بۆ بخوێنێتەوە شێوازی خوێندنەوەکەی سەرنجڕاکێشە پێم وایە بەڵێ بابەتەشی سەرەتا بخوێنە نەمەڕۆیان بابەتێکی دیکە حەزدەیە ڕێزمانیان ئەدەب ڕێزمان باش وانەی یەکەم کەرستەکانی زمان پیت پاشان بڕگا پاشان وشە پاشان گرێ پاشان ڕستە واتە لە بچووکەوە بۆ گەورە نمونە ه ئە ن ئا ر ئەگەر بیکەینە بڕگات دەبێتە ها نار ئەگەر بیکەینە وشە دەبێتە هەنار ئەگەر بیکەینە گرێ دەبێتە هەنار هەناری شیرین ئەگەر بیکەینە ڕستە دەبێتە هەناری شیرین خۆشە ئافرین دەستەکانت خۆش ماشەڵڵا لەو هەموو زیرەکیە ماشەڵڵات لێبێ من هەراوە بۆ خۆم حەپەسامەر حەزەکەم مەڕوە بڵێت و قسەم بۆ بکات و بنووسێت مەڕوە باسێکی وەشمان بۆ بکە پاشان شتێکمان لەگەڵ دکتۆر قسە دەکەن و شتێکمان بۆ بنووسە پەیمانگەکەتان چۆنە بۆ فێربوون قوتابیەکانی تریش وەکو تۆ زیرەکەن هەندێک قوتابی هەیە تاوەکو ئێستا پیتەکان نازانی لەسەر ئەوان لە قۆناخی سەرەتاین یەک و دوون وایە هەندێک هەیە یعنی تازە هاتیە بەڵێ بەڵێ نازانی پیتەکان ئەوانە نازانی ئێستاکە لە ئیمتحانەکانی زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی
بە 5 دەرەجە برایل دێتەوە ئەمەش زۆر هەوڵ دەدەن کە قوتابیەکان فێر بکەین باشە بەڕێوەبەرەکەت جێ لێ نیە ئەو چۆنە بەڕێوەبەرەکەتان باشە گوێی لێ نییە ئەو نازانێن لێرە نیە ئاگادار نییە چۆنە دکتۆر حەسەن باشە بەڵێ زۆر باشە و هیوادارم پەرە بە قوتابخانەکەشمان بدرێت و زیاتریش خزمەتگوزاری زیاتر بێ ئەو پێداویستیانی کە پێویستمانە بۆمان دابین بکرێت والله شایەنتان دەستە خۆش بەڕاستی شایەنتانە دەبێت ئەو پەڕی خزمەتتان بکرێت مادەم نمونەی جوانی وەکو تۆی لەیە بەڕێوەبەری دڵسۆزی وەکو دکتۆر حەسەنی لەیە هیوادارم خزمەتیان بکرێت دەستان خۆش بێ مەڕوە گیاندوایە دەینە وەلات بۆی کەشت بنووسی پرتوکە لە مەڕوەوەر بگرمەوە زۆر ماندووی نەکەین باشە دەستەکانت خۆش با پرسیارێک لە دکتۆر بکەم دکتۆر چه هەستێکت پێ بەخشێک کە قوتابی وەکو مەڕوەت هەیە جگە لەوەی کە ڕەنگە ئەسابیر بکرێتەوە ئەبێ یارمەتێکی زۆریان بدرێت سەیرەکەی خۆیان یارمەتی دەری خۆیانن خۆشیان هەوڵی ئەوەدەن شتی نوێ بکەن زانی کاتێک بڕوانامەی دکتۆرام وەرگرت تەمانم لە ساڵی 91 بەهۆی ڕووداوێک نابینا بووم خوێندنی ئاساییم خوێندیە تا پۆلی پێنجی سەرەتایی دواتر چوومە پەیمانگای ڕووناچی نابینیان لەوێ بوومە قوتابی ساڵی 94 لە ساڵی 2020 بڕوانامەی دکتۆرام وەرگرت بەڵام لە ساڵی 2009 مامەستا لەوێ دامەزرام لە ساڵی 2014 بوومە بەڕێبەری و پەیمانگایە دوای وەرگرتنی بڕوانامەی دکتۆرا ڕەنگە دەرفەتی ئەوە هەبوو بی بچمە زانکۆ یان ئەو شوێنە بەجێ بەرمیان شوێنەکەم بگوازمەوە بڕوا دەکەن لەبەر ئەوەی ئەو شوێنە یەک بە ماڵە گەورەی خۆم و نابینیانی کوردستانی دەزانم و حەقی ئەوەشی هەیە چونکە پەیمانگای دایکە بەو مانایی کە بوونی پەیمانگای ڕووناچی نابینیان لە سلێمانی و دوهۆک کادرەکانی پەروەردەی پەیمانگای ئێمە بوون بەواتایەکی دیکە پەیمانگای ئێمە یەکەم پەیمانگا بۆ لە ئاستی هەموو کوردستان بۆ نابینیان دامەزراوە بەڵێ زۆر دڵخۆشم لەبەر ئەو دیوە لۆجستیە کە من دڵخۆشم بە بوونی قوتابی وەکو مەڕوە و دیان قوتابی دیکە کە من جاران ڕەنگە فەخری ئەوەم بکرد بە شاسواری ڕێگەی بەدەستێنانی بڕوانامەی دکتۆرام وەکو یەکەم کەس بەڵام ئێستا خۆشبەختانە بەس ئەو ساڵ سێ فەرمانبەری ئێمەی نابینا لە ماستەر و دکتۆرا وەرگیراون لەسەر ئاستی کوردستان زیاتر لە 7 نابینا چوونەتە خوێندنی باڵا لە دیبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا ئەوان هەموو جێی شانازیە کە دەبێت ڕۆژانە فەخری پێوە بکەن ڕەنگە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی 6 پەیمانگا و سەنتەری دیکە هەن بۆ خاوەن پێداویست تایبەتەکان وەکو هیوای نابیستان وەکو پەروەردەی مێشک ئاوات وەکو هانە و ئەوانە بەڵام تاکە پەیمانگایە کە ئینتاجی هەیە خوێندکارەکان قوتابەکان دەگەنە قۆناغی خوێندنی باڵە باشە چەند قوتابی هەیە لە پەیمانگاکەتان ڕێژەکە بۆ ئەو ساڵ لەگەڵ قسە لەگەڵ بکەم 76 قوتابیمان هەیە لە قۆناغی یەکی بنەڕەتی تا 9 بەڵام ئەوە ساڵانە گۆڕانکاری بەسەردادێ بەهۆی بوونی قوتابی دیکە و دەرچوونی قوتابیان لە پۆلینەوە زۆر باشە بگەڕینەوە لای مەڕوا ئەو ئامێرەی لە بەردەمە ئەم ئامێرە ئەوەیە کە نووسینەکانی پێداکان نووسینی برایل مەڕوا باسێکمان لۆ بکە تایبەت بۆ ئامێرە و ئەگەر بکری شتێکیشمان بۆ بنووسی زۆر باش دەبێت هەرچەندە تۆزێک ماندوو دەکەین بەڵام پێمان خۆشە نمونونەکی جوانبی لەوەی خەڵکێکی زۆر دەدبینی پاشان ماندوو نابێت زیرەکە لە سوشال میدیا بڵاوت دەکەینەوە بۆی ببێت نمونەیەکی زۆر جوان و سەرنجڕاکێش ئەو چاپە ینی زۆرم حەز لێ لە پۆلی 5 و 6 ینی دەرسەکەمان هەبووە ینی ئەم بەخۆم زۆرم حەز لێ بوو کە پۆلی 6 بووم لۆم هات ئەو چاپە لە دەرەوە بابم لۆی داوا کردم زۆر سوپاسی دەکەم ئیزافەتەن لە قسەکانی مەڕوەی لە پەیمانگای ئێمە ئەو چاپانە هەتا ئێستا هەمان ئەو چاپانە کە لە ساڵ هێشتاوە دابین کراوە هیچ چاپێکی برایل تازەمە بۆ نەکردراوە تا بەڵێ 6 دانەمان هەیە ئەویش بۆ ڕاهێنانی قوتابیان لەوانەی چاپی برایل فێریان دەکەن لەسەری بەڵام پێش ئەوەی چاپی برایل بخوێن قوتابەکان لە ڕێگای لەو حەو قەڵەم و جۆرەکانی لۆ باس کە مەڕوا کچم چاپی برایل بەچی شێوازەچکە فێری دەبن لەو حەیلەمس هەیە بزمارەکانیش کە بزمارە ینی دەینووسی لەو حەو قەڵەمیش هەیە کە ئێستاکە لە ئیمتحانەکانمان کە بەکاری دەینین نووسینی پێدەکەن لەسەر 5 دەرەجەیە ڕوونکردنەوەگل بۆ بینەران و بۆ زەنابتان لەو حەو قەڵەمە ئەو لە حەکە وەکو مەستەڕی چاوساغان وایە ئەو مەستارێکە لە هەندەسەی لە بیرکاری بەکاری دەینن ڕێک درێژە
بەڵام خانەکانی یان ئەو نقطانەی کە پێی دەنووسین چاڵەکانی تێدایە قەڵەمەکەشی وەکو بزمار وایە ڕێک بزمار چۆنە ئاوایە تۆپەشی بەسەری وەیە لەوە دەستی ئەزیر نەدا ڕێک لەستە کوونەکانی دادن دای دەگری وەرەخەکەت لە پشتەوە دەبتە چاڵ و وەری دەجێت دەخینتەوە کامیان ئاسانترە مەڕوە چاپەکە ئاسانترە لەبەرەوەی زووتر دەنووسی باش شتێکمان بۆ بنووسە مەڕوە لەوەش پێشکەوتوتری هەیە ئێستا چاپی برایلمان هەیە لە سنتەری ڕۆشنە بە یەک کلیک دایان کتێب بە کۆمپیوتەر ڕەبەتکرا چاپ دەکەن بەڵێ هەر ئێستا تا مەڕوە ئەوە ئەنووسێ مەڕوەگیان بێنینە بەردەستە زیاتر من چکە پرسیار لە دکتۆرەکەم تا تۆشتمان بۆ ئەنووسی نزیکە یان تەواوە باشە دکتۆر کەناڵی کوردستان پرۆگرامی بەیانی باش بەیانی 24 لەگەڵ کاکار دکتۆر ئەویستم باسیەوەم بۆ بکەی کە تا چەنە تەکنەلۆژیا توانێتی ئاسانکاری بۆ ئێوەی نابینا بکات بێگومان تەکنەلۆژیا زۆر کار ئاسانی بۆ ئێمە کردێ بە ئەوەش ببینەرم بڵێن تا پۆلی چواری بنەڕەتی برایل بە پلەیەک دەخوێندرێ لە ڕێنووس ئیملا و لە دەرسەکان بەڵام دوای پۆلی چوار یاریدەدەرێک کە بۆ قوتابیان نابینا زیاد دەکەین ئەویش ڕیکۆردەرە وانەکان بە دەنگ تۆمار دەکەن بۆ ئەوەی گوێ لێ بگرن بۆ ئەوە زیاد دەکەن بۆ ئەوەی ئەو نابینایانەیە چونکە گرفتێک هەیە لە ڕێنووسی برایل ئەوانەی حاسەی پەنجەکانیان لاوازە یان ئەو کەسانی کە دەستیان نییە دەستی با بڵێن هەر وەکو منە کەو دەستی نییە ناتوانانی ڕێنووسی برایل بخوێنێتەوە هەستی پێ ناکە ئەوە لەک لەو گرفتانێک کە ڕێنووسی برایل هەیەی بۆیە دەبێت ڕیکۆردەر و کاسێت جاران کاسێت بوو ئێستا بووتە میمۆری فلاش و ئەوانە وانەکانی بۆ تۆمار دەکەن و دیاندەینێ ئەوە کاریگەری هەیە کۆمپیوتەر ئێستا کۆمپیوتەری نابینیان بەرنامەی NDVA و جەوز و ئەوانە دەخێنە سەر پێی دەڵێن قاری ئیشاشە خوێنەری شاشە هەرچی بێتە سەر شاشە دەیخوێنێتەوە جگە لەوە هەموو ئەو مۆبایلە زیرەکانە کە ئێستا هەنا دەتوانن بە یەک کاراکردن دەنگ ئامێری بخێتە سەر هەموو شتەکانی ناو سۆشیال میدیا بۆ دەنگ بۆ دەخوێن وەکو وا کەسێکی چاوساق لەگەڕت بیت پیتەکان بۆ دەخوێن و نووسینت بۆ دەکەیانی کاراسانی زۆر زۆر باش کرایە تەنانەت هەتا ئەگەر وێنەک لە فەیسبوک لە شوێنێک تەماشای وێنەرچی کەی وەستی وێنەکەت بۆ دەکا لە دەرێگرتی لە ژۆری گرتی تسە کەس ڕاوەسانە چیان شکلەکانیان چۆنە ئەوە کاریگەری بەڵام دیسانیش ئەوە مانای ئەوە نییە هەموو شتێک لێرە دابین کرایە چونکە لە وڵاتان ئەپلیکیشنی وا هەیە لەگەڕ کۆمپانیەکانی گەیاندن لە مۆبایلەکەت کارای دەکەی بە مانگانەشی کەم چەند دۆلارێک ڕێنوێنی دەکە وەکو چاوساقت لەگەڵبی کامێرەکەی دەکەیەوە پێ دەڵێ بڕۆ پێشت ئەوەیە سەرکەوە دابەزە بەلای چە بەلای ڕاست زۆر باشە کاتە تەکنۆلۆژیا زۆر یارمەتی دەبووە هەکار تۆش متابعەوەت کرد لە چەپەوە ئەخوێنرێتەوە وایە لە چەپەوە ئەخوێنێتەوە لە ڕاستەوە ناخوێنێت چکە دەستی مەڕوە کە بینیم لە ملاوە لە چەپەوە مەڕوەگیان پێما بە تەواوی کرد نووسیت مەڕوە بەڵێ چیت نووسی کەناڵی 24 پرۆگرامی بەیانی 24 سۆڤاخان و کاکاکە چاپکردنی مەڕۆ نامان چۆن ناو نووسینی برایل یەک شتی تریش مەڕوە ئەکرێت دوایە ئەو لاپەڕێم بیتێ بۆ من بۆ من هەکار سازاڵی من سۆڤان زۆر گرنگی بەو یادگاریانە دەدا ئەوەی لە بەرنامە سواری یەکی حرفیشمان ئەوەشمان ژمارەشتان هەیە کەواتەکەش بنووسە ئەی ئافرە سواری یەکی 2024 یەکێکە لەو کەناڵ 24 2024 و ڕێکەوتەکان هەمووی هەر جوانە بێگومان بەهاتنی ئێوە هەر زۆر زۆر جوانتر زۆر جوانتر یەکێکە لەو یادگاریە جوانانەی کە لە پرۆگرام بۆ من و تۆ مێنێتەوە هەکار زۆر زۆر خۆشحاڵ بووین دکتۆر حەسەن مەڕواخان هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ دەخوازین و جارێکی دیکە دووپاتی دەکەمەوە ئەو شوێنێک کە پێویستە خزمەت بکرێ لە شوێنە پێشەنگەکان بەڕاستی ئەو شوێنانەکە خزمەت بە خاوەن پێداویستی تایبەت لە نێویشاندا بە نابینایان دەکەن بە تایبەت کە ئەو نمونە جوانانە هەیە
هیوای هەمیشە باشیتان بۆ ئەخوازین من بەو هیوایم مەڕوەگیانیش دکتۆرا وەربگرێت ئیتر تاو کاتە من لێرە نەماوەم نازام چیم لێ هاتووە بۆ نەماوی مەڕوا ڕەنگە 15 ساڵی دیکە دکتۆراکەوە ئینشاڵڵا و نەتەمەنمان هەبێت مەڕوەگیان ببینین 5 ساڵ لەوێت 4 ساڵی زانکۆ ئەمە 9 ساڵ 2 ساڵی ماستەر 2 ساڵ چاوەڕێ دەکەن هەمووی نزیکەی 13 ساڵ کاتە لێرە دابنیشە مەڕوەگیان دکتۆرای بەدەست هێنا بێت و ئێمە شانەوەخان پێم خۆشە پیتەکانیشان لۆ بنووسی کچم پیتەکانی کوردی لە خواری خەتەشی ڕابکێشە پیتەکانی لۆ بنووسە لۆ ئەوەی بزانن لە بەرامبەر هەر پیتەشی چاوساغانی بۆتان بنووسین ئاماژەی پێ بکەن مەسەن 1 نقطە ئەلفە 2 نقطە باء لەوەی بینەر یان ئەوەی کە ئەتو ئەو نووسنی هەڵدەواسی بزانی پیتەکانی چاوساغان بەرامبەری کامە نقطەیە ڕێنووسەکە سەری بزانانی ڕاستیان هەڵەیە لە داهاتوو و هیوادارە من نمونەی باشتر و جوانتر هەبێ و بەردەوام بندەوەی کە ئێوە میوانی بەیانی 24 بن ئەمە دواتر بابەتەکە لە مەڕوا وەردەگرینەوە ئەوەی کە بۆمان دەنووسێ دەستان خۆش بیە من ڕێگەم بدەن لە دوا قسەکانم دنیایەک سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لەوەی کە پاسی بۆ هاتۆ چۆکردنی قوتابیانی پەیمانگاکەمان و پەیمانگاکانی دیکەی خانپێداویستابەت دابین کردیا مانگانە خەرجی جیرفان بە قوتابیەکانمان دەدا ژەمی سوچیان پێ دەدا کۆمەڵک ئەو پێداویستانی کە هەن لە پەیمانگاکەمان بۆیان دابین کراوە پەیمانگای دیکە لە سلێمانی دووە کردوتەوە ئەوە دڵمان خۆش دەکە کە کابینەی نۆ لە کارنامەکەی خاڵێکی تایبەت و بەسەر بەخۆیی باس لە خزمەتکردنی خانپێداویستی تایبەتەکان دەکا ڕێز و خۆشەویستیمان بۆ بەڕێبەری گشتی کاک یوسف چاوشین هەیە کە بەردەوام هەوڵیدایە بۆ ئەوەی کەموو کورتەکان گرفتەکانی بەردەم پەیمانگا و سەنتەرەکانمان چارەسەر بکە جارێکی تر دەست خۆش بۆ هەموو لایەک و سپاس بۆ کەناڵی 24 کە ئەو دەرفەتەیدا لەو بەیانیە سێک لەسەر نووسین و ڕێنووسی برایل بکەن درود بۆ لویس برایلیش کام داهێنانەی پێشکەشی ئێمە خانپێداویستابەتەکان کرد دەستەکان تا خۆش بێت دووبارە بەخێر هاتنەوە سوپاستانەکەین کە ئامادە بوون لەگەڵمانە تا مەڕوامە تاوادەکە ئێمە بڕۆین بۆ کەش و هەوا بزانین لە کوردستانی گەورە بەگشتی لە شارەکان کەش و هەوا چۆنە هەروە ساماڵە لە هەموو شوێنە گیان هێشتان بەفر و باران مایەوە هاتینەوە بۆلاتان
لە دوای ئەو بڕگە جوانە ئەوە زۆر دڵخۆشیە بۆ ئێمە کە لە کوردستانە هەم قوتابی بەو شێوەیەمان هەیە هەم بەرپرس و بەڕێبەرێکمان هەیە کە لە پەیمانگای نابینایان بەو خەمخۆریەوە خەمی پەیمانگاکە ئەخوات. اینجا با بچینە سەر بابەتێکی دیکە. ئەم بابەتە هەم گرنگە بۆ ئەوانەی کە ئێستا لە ڕاگەیانەکان کار دەکەن و بۆ هەمووشمان چونکە هەر یەکەمان پلتفۆرمی جیاوازمان هەیە لە سوۆسیال میدیا کاری لەسەر دەکەین تایبەتیش بۆ دەستگا ڕاگەیانەکان بابەتە پڕبیندراوەکانی وبسایت و سوۆسیال میدیای کوردستان 24 لەم هەفتەیە ئەمە دەکەین لە باس بزانین خەڵک خواستی بۆ کامە بابەتەیە و زیاتر خوێنەری کامە بابەتەیە و هۆکارەکانی پشت ئەوەی خەڵک بۆچی هەندێک بابەت هەڵدەبژێرن چییە لەگەڵ هاوکارمان لاوین عومەر هەواڵسازی سوۆسیال میدیا لە دامەزراوی کوردستان 24 هە لە نووسڕوم و لەگەڵمانە. بەیانیت باش لاوین خان ماندووش نەبیت ڕۆژانە ئەدبینین کە چەندە سڵاوتان لەبێ بە خەمەوە دەیتە ناو کەناڵ و ڕێک بۆ سەر کۆمپیوتەرەکەی خۆت و پێش هەموو کەسێکیش من ئەلاوین ئەبینم چونکە بەیانیانی زوو کە من هاتووم بە دەنگی ڕۆشنەکەی زانمەوە لاوین هات ئەکتیڤیشە ماشاءالله بەخێر هاتی لاوین گیان باسیەوەمان بۆ بکە کە لە سوۆسیال میدیای کوردستان 24 ئەو بابەتانی کە ئێوە زۆر گرنگی پێ ئەدەن کە گرنگ بێ بۆ بینەر سوودی هەبێت چین. بەڵێ سەرەتا ساڵی تازە لە هەموو لایەک پیرۆز بێ وەک دەزانرێت کوردستان 24 هەمیشە پێشنگ بۆ لەگەیاندنی هەواڵ و زانیاریەکان جا لە وێبسایت بە یاخود لە سوۆسیال میدیا ئەو بابەتانەی کە ئێمە لە وەبسایت زیاتر گرنگی پێ دەدەین ناوخۆیە عێراقا ڕۆژهەڵات و دەرەوەیە. بۆ ناوخۆی کوردستان زیاتر لە مانگی ڕابردووە واتە مانگی 12 2023 زیاتر خەڵکی خوێنەری هەواڵەکانی کابینەی نۆ بوو کە چی بۆ سێکتەرەکان کردەوە بە تایبەتی سێکتەری کوشت و کاڵ کە بۆ خەڵکی گرنگ بوو کە بزانێت حەزی دەکرد بزانێت بەرهەمەکە چییە ڕێژەکەی چەندە بۆ چه وڵاتێکیش هەناردە دەکرێت و بۆ بابەتی ئەم هەفتەیش زیاتر خوێنەری لەسەر هەواڵەکانی ئاهەنگی سەری ساڵی تازە بوو هەروەها داتاکانی ساڵی ڕابردوو لەگەڵ تانەکانی هەڵبژاردن ئەمە بۆ ناوخۆ تەبعاً بۆ بابەتەکانی عێراقیش زیاتر دەستەی دەستپاکی عێراق کە بەرپرسانی حکوومەتی عێراقی کە بە هەدەردانی مڵک و ماڵی گشتی خەڵک و هەروەها حکوومەتیش بە هەدەر دەدەن ئەمە لە مانگی 12 ئەم بابەتە زۆر خوێنەری لاوین تایبەت بە ڤیدیۆکانیش دەمەوێت پرسیار وەزیری پەروەردەی عێراق ئەی ڤیدیۆیەکان کامانن ئەوەی کە لەم هەفتەیە پڕ بینەرترین بۆ لە کوردستان 24 بەڵێ اینجا من ئەمەوێ ئەوە تەواوکەم جابێمە سەر بابەتی سوۆسیال میدیا لە بابەتی ناوخۆی عێراق بۆم هەفتەیە 450 بڕوانامەی ساختە ئەمە لەلایەن وەزیری عێراقەوە بڵاو کرایەوە کە پڕ خوێنەرترین بوو بۆ هەواڵەکانی دەرەوەش فڕۆکەکەی ژاپۆن کە گڕی گرت و هەروەها بوومە لەرزەکە و ئەوەی شەڕی ئیسرائیل و حەماسیش ئەمە بۆ وێبسایت کە هاوکارانمان ماندوونە ناسانە کاری تیاکەن بۆ سۆسیالیش پڕ بینەرترین بابەت لە تیکتۆک زیاتر بابەتە سۆفتەکانە لە ئینستاگرام زیاتر بابەتە هۆشداری و کۆمەڵایەتیەکانە لە تویتەر زیاتر ئەو هەواڵانن کە کاک مەسرور بارزانی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان ئەو هەواڵانە زیاتر کە بڵاو ئەەکەینەوە لە تویتەر خوێنەری ئەوە زۆرتر خوێنەری هەیە چونکە وەک دەزانرێت تویتەر زۆر لە ناوخۆیە بەکار نایێن لێرە زیاتر لە دەرەوەی هەرێمی کوردستان خەڵک بەکاری ئەهێنێ هەروەها لە فەیسبووکیش زیاتر ئەو بابەتانە کە لەلایەن پامنێرەکان و بێژەرەکانمانەوە بە یانی کاریانتیا کرد و ماندوونە ناسانە هەوڵیان بۆ داوە باشە لاویگیان بابزانین ئەو ڤیددیۆ بڵاوکراوانی کە باسی تیکتۆکت کرد لەگەڵ ئینستاگرامە زیاترم هەفتەیە گرنگیتان بە چیدا بوو و کامیان پڕبینەرترین بوون بەڵێ لە تیکتۆک پڕبینەرترینیان ئاهەنگەکانی سەری ساڵ بوو لە ئینستاگرامیش زیاتر بابەتە هۆشداریەکان هەم کۆمەڵایەتی و هۆشداریەکان بوو کەمانە پڕ بینەرترین بوون لە ئەم هەفتەیەدا و بۆ ئەم سەری ساڵی تازەیەش واتە بۆ ئەم ساڵی تازەیەش
کوردستان 24 بەکار و پرۆژە و بەرنامەی نوێەوە کار دەکات بۆ ئەوەی بتوانین ببین بە تاکە سەرچاوە لە تەواوی کەناڵەکان و هەروە لە ناوخۆ دەرەوەی عێراق بۆی بتوانین زانیاری زیاتریش بین بە خەڵکی و سوودمان هەبێ بۆیان. باشە تازە ساڵی 2024 هاتووە 2023 ڕۆیشت و خوای لەگەڵ بێ بەڵام باس لە پلانی خۆتان بکەن لە سوشیال میدیا و وبسایتی کوردستان 24 پلانی تازەتان بۆ ساڵی نوێ چییە بە تەمای چین؟ ئەمە پلانی نوێمان پلانی تازەمان هەیە پلانی نوێمان هەیە کە لە وبسایت و هەروە لە سۆشیالش بە پلانی نوێەوە کار بکەین بۆ ئەم ساڵ بتوانین گۆڕانکاری بکەین بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە کار و پرۆژەکانە. بەڵێ لاوینگیان ئێمە سپاس دەکەین کاتی تۆش لەوە زیاتر ناگرین چونکە دەزانین کە کەمێکی دیکە چەند سەرقاڵ ئەبن لە بەشی وبسایت و سوشیال میدیای کوردستان 24ەوە سپاس دەکەین بۆ زانیاریانە سپاسی تۆ و تەواوی کارمەندانی وبسایت و سوشیال میدیای کوردستان 24 شەکەین. سپاس بەڕێزم سپاس. باس لە وەستایەک دەکەین ناوی عەبدوڵڵا ئی تاشجیلارە وەستای دروستکردنی تەنورە و خەڵکی کۆنیای تورکیایە پیشەکەی لە باوکیەوە بۆ ماوەتەوە و 6 نەوەیە هەمویان خەریکی ئەم پیشەیە ئەوەیە کە دەڵێن سەری خۆی لە ناوسپی کردووە نەک سەری خۆی باو باپیریشی لە ناوسپی کردووە. جا ئی تاشجیلار نایەوێت پیشەکەیان لە ناو بچێت و لە یاد بکرێت بۆیە کوڕەکانیشی هاندەدات تا پێکەوە کار بکەن لە کاتێکدا پیشەکان کارێکی زۆر قورسە و دەبێت لە بەرەبەیانی زۆر هەستن بۆ ئەوەی کە تا ئێوارە بتوانن کارەکەیان تەواو بکەن. ئەرک و ماندووبوونێکی زۆر لە پێناو پارۆنانێکی گەرم. یەک لە دوایەک خشتەکان بە سوونی ڕیز دەکات و ڕایان دەگرێت تا بازنەکە تەواو بکات. ئەمە دروستکردنی تەنورە بە دەستوری پێشوو ئەرک و ماندووبوونێکی زۆری پێویستە. عەبدوڵڵا ئی تاشجیلار خەڵکی پارێزگای قۆنیایە لەبەر ئەوەی 35 ساڵە خەریکی ئەو پیشەیە بۆ ئەو شتێکی ئاسانە بەڵام دووبارە زۆر ماندووکەرە. تاکە هەوڵ و کۆششی ئەو بۆ ژیاندنەوە و ڕێگریکردنە لە ناوچوونی پیشەکەی. 6 نێسیلدر دێدەدەن قەڵما 6 نەوەیە خەریکی ئەم پیشەیەن لە باوک و باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە چەندی پێمان بکرێت هەوڵ دەدەین ئەم پیشەیە بژێنین و بۆ ئەوەی لە ناو نەچێت هەوڵ دەدەین نەوەکانی دوای خۆشمان فێری بن پیشەیەکی ئاسانیە و مەرجەکانی سەختن ماوەیەکی درێژی دەوێت بۆ ئەوەی تەنورێک تەواو بکەیت. ئی تاشجیلار دەڵێت گرنگترین و سەرەکیترین بەش دروستکردنی گومەزەکەیە و دەبێت زۆر بە پتەوی دروست بکرێت. ئەمەش دەستێکی پڕ لە ئەزمون و ڕەنجی چەندی ساڵی دەوێت. mesleğimizi çok seviyorum. پیشەکەی خۆمم خۆش دەوێت 30 بۆ 35 ساڵات چۆن لە باوکم بینیومە بە هەمان شێوە بەردەوامم و بۆ منداڵەکانی خۆشم گواستومەتەوە 70 بۆ 75 پارێزگام کردووە و لە بیرم نەماوە تا ئێستا چەند تەنورم دروست کردووە دەتوانم بڵێم هەر کونجێکی ئەم وڵاتە مورکی منی تێدایە. ئەو لەگەڵ دوو منداڵەکەی هەوڵ دەدات پیشەکەیان بەردەوام بێت بۆیە لە بەرەبەیانی زووەوە بەڕێ دەکەون و بۆ ئەوەی پارۆنانێکی گەرم لە بەرەبەیانیەکی سارد و سڕدا پیا بکەن. پرۆگرامی ئەم بەیانیەی بەیانی 24مان پێشکەشکردن هیوادارین کە پرۆگرام بە دڵی ئێوە بوو بێت سووتان لێ وەرگرت بێت و ئێمە لێرەوە بەخواتان ئەسپێرین و بە هیوای ڕۆژێکی شاد. هیوادارم ڕۆژێکی باش و خۆشتان هەبێت.